بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان. بەشی چوارەم مافەکانی ژنان. لە کوردستانی ئازادکراوی ژێردەسەڵاتی شۆڕشگێڕانەدا سەرجەم هەڵاواردنەکانی دژ بە ژنان هەڵدەوەشێتەوە و لە پێناو دابینبوونی یەکسانی تەواو لە نێوان ژن و پیا و مافەکانی ژنان لە سەرجەم بوارەکانی ژیانی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی و نەماڵەدا دەکرێن بە یاسا. مافە کۆمەڵایەتی و سیاسیەکان. ژنان و پیاوان دەبێت بە یەکسانی و وەک یەک مافی هەڵبژاردن و هەڵبژێردنانیان لە تەواوی ئۆرگانەکانی یاسادانان، خەزایی و ئیجراییدا لە ئاستی سەرتاسەری و خۆجێیدا پێ بدرێن. تەواوی ئەو یاسا و ڕێسانەی کە ئازادی ژنان بۆ چۆنیەتی لە بەرکردنی جل و بەرگ بەرتەس دەکاتەوە لە چەشنی یاسای حیجابی زۆرم لێ هەڵدەوەشێنەوە. هەر جۆرە ڕێو شوێنێکی پەیوەندیدار بە جیاکردنەوەی ژنان و پیاوان لە کۆڕ و کۆبوونەوەکان، قوتابخانە و زانستگەکان، ناوەندەکان و ئامرازی هاتوچۆی گشتی هەڵدەوەشێتەوە. هەر جۆرە هەڵاواردنێک بە پێی ڕەگەز لە بواری پەروەردە و بارهێنان هەڵدەوەشێتەوە. پۆلەکانی وانەی قوتابخانەکان لە هەموو قۆناغەکانی خوێندندا دەبێت تێکەڵاو بن. ژنان مافی خۆیانە کە لە سەرجەم بەشەکانی وەرزشی، هونەری و زانستیدا بەشدار بن و دەبێت تەواوی ئیمکاناتیان لەم پەیوەندیەدا بۆ دابین بکرێن. ژنان دەبێت لە ژێرگوشاری کاری ماڵ ڕزگاریان بێ و ئاسانکاری بۆ بەشداری ئەوان لە ژیانی کۆمەڵایەتیدا بکرێ و بۆ ئەو مەبەستە دامەزراوەی خزمەتگوزاری تایبەت لە چەشنی دایانگا، شوێنی حەوانەوەی مناڵان، جلشۆر و هیتر لە گەڕەکەکاندا دابدرێ و بە خۆڕایی لە خزمەتی گشتیدا. مافە ئابووریەکان. یەکسانی تەواوی نێوان ژنان و پیاوان لە کار و پیشە، پێدانی حەقدەستی وەک یەک بۆ کاری وەک یەک بە ژنان و پیاوان، بیمەی کۆمەڵایەتی یەکسان بۆ ژنان و پیاوان، پێدانی مافی 2 ڕۆژ پشووی مانگانە بۆ ئەو ژنانی کار دەکەن، قەدەغەبوونی پێ ئەسپاردنی هەر جۆرە کارێکی قورس و مەترسیدار بە ژنانی دووگیان، قەدەغەبوونی دەرکردنی ژنانی دووگیان بە هەر بیانویەک و خۆپاراستن لە دامەزراندنی ژنانی دووگیان و مناڵەبەر بە نایەساییدا دەندرێ و بە تاوان دەژمێردرێ. قەدەغەبوونی ڕاگەیاندنی ڕەگەز لە بڵاوکراوە و بانگەوازەکانی دامەزراندن و خوێندندا، مەگەر لە هەندێک بواری تایبەت و پێویستدا کە یاسا دیاری دەکات. کەڵک وەرگرتن لە 6 مانگ پشودان بۆ سەردەمی دووگیانی و ساڵێک مەرەخەسی بۆ چاودێریکردنی کۆرپەلا بەڕێکەوتن لەگەڵ سەرپەرستەکانیان کەڵکی لێوەردەگیرێ. مافەکانی ژن لە بنەماڵەدا. ئازادی لە هاوسەرگیریدا و هەڵبژاردننی هاوسەر، قەدەغەبوونی هەر جۆرە سات و سەودایەک لە چەشنی شیربایی، مارەی، جیاز و هیتر لە کاری هاوسەرگیریدا. بەڕەسمیناسینی هاوسەرگیری لە ڕێگای تۆمارکردنی لە ناوەندەکانی دەوڵەتیدا و قەدەغەبوونی سیغە و چەند هاوسەری. یەکسانی مافی ژن و پیاو لە جیابوونەوە و سەرپەرستی مناڵان، قەدەغەبوونی هاوسەرگیری بۆ ژنان و پیاوانی خواردتر لە تەمەنی 18 ساڵ. ئەو کەس و ناوەندە مەسهەبیانەی کە کەسانی خواردتەمەنی 18 ساڵ مارەی شەرعی دەکەن تاوانبار دەژمێردرێن. قەدەغەبوونی پەیوەندی جنسی کەسانی سەر و تەمەن 18 ساڵ لەگەڵ کچان و کوڕانی خوار تەمەن 16 ساڵ. ژن و پیاو لە بەرامبەر یەکتردا و هەروەها لە بەرامبەر مناڵ و سەرجەم لایەنەکانی ژیانی هاوبەشدا دەبێ ماف و بەرپرسیارەتی یەکسانیان هەبێ. شوێنی ژیان دەبێ بەڕێککەوتنی هاوبەشی هەردوو لایەن هەڵبژێردرێ. یاسایەک کە تەنیا مافی پیاوان بۆ دیاریکردنی شوێنی نیشتەجێبوون بەڕەسمی دەناسێ دەبێ هەڵوەشێتەوە. مافی ژنان بۆ کارکردن و سەفەر نابێ ببەسرێتەوە بە پیاو و لە دەستی پیاودا بێ. تەواوی ئەو یاسا شەرعی و عورفیانەی کە لە ژێر ناوی بەرگری لە ناموس سزای سەرجنایەتکارانی دژ بە ژن کەم دەکاتەوە دەبێ هەڵوەشێنەوە. بۆ تاوان و ئەو جنایەتانەی کە لەلایەن باوک، برا، مرد ویان هەر کەسێکی تر دژ بە ژنان لە ژێر ناوی بەرگری لە ناموس و شتی لەم چەشنە سزای قورس دیاری دەکرێت.
هەر جۆرە کردەوەیەکی تند و تیژیانە دژ بە ژن لە بنەماڵەدا بە تاوان دەژمێردرێ و دەبێ یاسا لێی بکۆڵێتەوە. هەر جۆرە هەڵاواردن و نایەکسانیەکی نێوان ژن و پیاو لە یاسای تایبەت بە میرات، دابەشکردنی دارایی و ماڵ و ئیمتیازاتی یاسای پیاوان و پشتاوپشتی باوکێتی سەبارەت بە مەسلەی چاودێری و سەرپەرستیدا هەڵدەوەشێتەوە. ژنان و پیاوان دەبێ وەک یەک مافی جیابوونەوە و تەلاقیان هەبێ. لە کاتێکدا دوو لایەن چ ژن و چ پیاو مەیلیان بە جیابوونەوە هەبێ، یاسا دەبێ جیایی ئەوان بەڕەسمی بناسێ. مافی دایکایەتی دەبێت سربەخۆ و جیا لە هاوسەرێتی بەڕەسمی بناسرێ. ئەو ژنانەی کە بەبێ شوکردن مناڵیان دەبێت سەرجەم مافە فەردی و کۆمەڵایەتیەکانی دایکایەتیان بۆ دابین بکرێن. مناڵەکانیشیان دەبێت سەرجەم یاسا کۆمەڵایەتیەکان بیانگرێتەوە. پەیوەندی تایبەتی ژن و پیاو جێگای ڕێزە و دەبێت لە هەر جۆرە دەستدرێژی کردنێک پارێزراو بێت. دەستێوەردان لە ژیانی تایبەتی ژن و پیاو لەلایەن هەر کەسێک و ناوەندەکانی دەوڵەتیەوە بە تەواوی قەدەغەیە. لەباربردن کۆمەڵگای سەرمایەداری تەنیا دوو ڕێگای لە بەردەم ئەو ژنانە داناوە کە لە سەرویستی خۆیان دووگیان نابن، لەناوبردنی کۆرپەڵا ویان چوونە ژێرباری هەلومەرجی دژواری دەرونی ئابووری و کۆمەڵایەتی لە کاتێکدا ئەگەر بیان هەوێ کۆرپەڵەکە بپارێزن. هەژاری و دەستەنگی بۆ دابینکردنی ئابووری مناڵان کۆمەڵێک کۆسپ و تەگەرەی واقعی و عەمەلی کە بەهۆی هەبوونی مناڵ و چاودێری و پەروەردەکردنی لەسەر ڕێگای بەشداری ژنان لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووریدا دروست دەبێ و هەروەها گیر و گرفتێکی کۆمەڵایەتی کە بەهۆی هەبوونی مناڵ بۆ ژنانی بێ هاوسەر یان سەڵت پێک دێت دەبێتە هۆی ئەوەی کە زۆربەی ژنان خوازیاری کۆتایی هاتنی سکپڕی خۆیان بن. ئەگەر ئەم کارە نایاسایی بێ، ژنانی مناڵەبەر پەنا بۆ لەباربردنی کۆرپەڵا بەهۆی کەسانی ناشارەزا و لەژێر هەلومەرجی دوور لە تەندروستی و بە هەزینەیەکی زۆرەوە دەبن. بە سەرنجدان بەم ڕاستیە دەبێ مافی لەباربردنی کۆرپەڵا لە کاتێکدا مەترسی گیانی بۆ ژن بەدواوە نەبێ و تەمەنی کۆرپەڵە زیاتر لە 16 حەوتوو نەبێ بۆ هەموو ژنان بەڕەسمی بناسرێ و لەباربردن تەنیا لە دەستی ژندایە و هیچ کەس و لایەنێک مافی ئەوەی نییە. کاری لەباربردنی کۆرپەڵا دەبێت لە نەخۆشخانەکان و کلینیکەکان و لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕ و بە خۆڕایی بکرێت. کەسانێک کە بەبێ شارەزایی پێویست ئەم کارە دەکەن بە تاوانبار دەژمێردرێن و یاسا دەبێ پێوشوێنی بکرێن. فەحشا یەکێک لە شێوازەکانی ستەمە کە لە کۆمەڵگەی سەرمایەداریدا بەسەر ژناندا دەسەپێنرێەوە. خەبات لە دژی فەحشا بۆ گەڕانەوەی کەسایەتی ئینسانی ژن لە کۆمەڵگا کارێکی بنەڕەتی و حیاتیە. هەژاری و دابین نەبوونی بواری کۆمەڵایەتی و ئاستەنگە یاسایی و عەمەلیەکان کە لەسەر ڕێگای کاری ژنان و سربەخۆیی ماڵی ئەوان لە ئارادایە، هەروەها هەبوونی فەرهەنگ و نەریت و ڕەوشتی پیاو مەزنانە لە هۆکارەکانی خوڵقاندن، پاراستن و پەرەگرتنی فەحشا لە کۆمەڵگای ئەمڕۆدایە. دەمارگرژی و بارهێنانە مەزهەبیەکان هەروەک ئەزموونی حکوومەتی ئیسلامی لە ئێران نیشانی داوە بە بەهێزکردنی نظامی پیاو مەزنی و سەقامگیرکردنی باری ژێردەستەی ژن، خۆی ئەمە بۆتە هۆی پەرەگرتنی فەحشا لە کۆمەلگادا. لەناوبردنی فەحشا لە گرەوی خەبات لە دژی هەموو ئەو هۆکارانەدایە کە ئاماژەی پێکرا. هەروەها بۆ بەگشتدا چوونەوەی فەحشا ئەم کارە بە پەلانە پێویست. ئەرکی دەوڵەتە کە قوربانیەکانی دەستی فەحشا لە بواری ئابووریەوە دابین بکات و ئیمکاناتی پەروەردەیی و هەلومەرجی پەیداکردنی کار و پیشەی گونجاویان بۆ تەرخان بکات. هەڵخەڕێنەران و پەرەپێدەرانی فەحشا دەبێت لەلایەن یاساوە لێیان بکۆڵدرێتەوە و سزا بدرێت.